یادداشتنامەی سێیەکەمەکانی کوردستان بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و سەرجەم پەرلەمانتاران. بەڕێزان، لایەنە پەیوەندیدارەکان ئێمە وەکو دەرچوانی یەکەم و دووەم و سێمی سەر ئاسی زانکۆ و پەیمانگەکان بۆ ساڵی خوێندنی 2016 بۆ 2017 کە ژمارەمان 1100 خوێندکارە، 3 ساڵە وا بۆ 4 ساڵ دەچێت چاوەڕوانی دامەزراندنین. بەڵام تاوەکو ئێستا لەلایەن ئەنجومەنی وەزیران و وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هیچ وەڵامێکی ئەرێنی و دڵخۆشکەرمان دەست نەکەوتووە و لە ئێستاشدا پرۆژەی یاسای چاکسازی دەخرێتە بواری جێبەجێکردنەوە. بەمەش داهاتێکی زۆر دەگەڕێتەوە بۆ حکوومەت و هیچ بەهانەیەک نامێنە بۆ دامەزراندنی دەرچووە یەکەم و دووەم و سێمەکانی سەر ئاسی زانکۆ و پەیمانگاکان. بۆیە پێویستە لە زەوترین کاتدا بەدەم داواکاریەکانمانەوە بێن و بڕیاری دامەزراندنمان دەربکەن لە پێناو بەرزڕاکردنی ئاسی زانست و زانیاری زانکۆ و پەیمانگاکان. لەم سۆنگەیەوە لە ڕوانگەی ڕەوایەتیدان و داواکردنی مافی بنەڕەتی خۆمان کە دامەزراندنە